گەڕینەوە بۆ کوردستان و بۆ ئەو چیا سەختانەی کەەوە دەستاندا خەیەک و کۆمەڵێکی زۆر خەڵکتان لە یەکتری کوش بە تایبەتی لە شەڕی هەکاریە. یەکێتی ئەڵێ ئێمە بە مەبەستی هێنانی چەک و ئەمانە هاتووینەتە سەر ئەو سنوورە، ئێوەش لەوێ قووەتێکن و ئەتانوێ ڕێگریان لێ بکەن و ئێوە ئەتانزانی کە ئەمانە بۆ لێدانی ئێوەیەن یاخود بۆچی ڕێگەتان پێگرن؟ ئەمە سوالێک لێ دەکەم تو ڕەنگ بێ عسکەریش نەبی، بەڵام توخوا حزبك 1100 پێشمەرگەی هەبی 1050 بنێری بۆ چەک بینیتن، یعنی ئەو 1050 کەسێک کە دەستیان پێکرد ئاخر مامجەلال و ڕەسوول مامەند و دکتۆر مەحموود و ئەوانەی لەوێ مابوونەوە نەوشیروان و ئەوانە هەموویان بە هەموویان 50 نەفەریان لەگەر نەما 1050 کەسیان ناردیە بۆ چەک بینیتن، چەکدار بەبێ ئیزن بەبێ ئتیفاق بەبێ ڕێککەوتن. پێش هەواڵێکیان بۆ ئێوە نەناردبوو ئەوان دەرێن پەیوەندیمان بە کاکە دریس کردیە. کاکە دریس سەرکردەی گەورەی پارتی، بەڵام گرنگترین زەحمەتترین معەقەدترین ئیدارەی ئیشی دەکرد، ئیدارەی 180,000 لاجئی دەکرد کە لە ژێر ڕەحمەتی شای ئێران بوون، هەرچی ڕۆژەکی ئەو دیکتاتۆرە بیوزبایە دەری دەکردن. مووقفەکی دیپلۆماسیانە، مووقفەکی ئاشتی خوازانە بە ئەوە عەزەمەتی کاکە دریس نیشان دەدا چۆنتانی لەو فترەیدا ئەو کوردە دەرباز کاتن، چونکە زۆر هێز هەبوو دژی ئەو کوردانی لەوێنە ئیشی باشە. ئەوان لۆ دەچن لە کاکە دریس پرسن بۆی بیبەستنەوە بە قیادەی موقەت. قیادەی موقەت زوونی بە شای ئێران دەدا، زوونی بە ئیستیعمار دەدا. قیادەی موقەت مەفروض نەبی پەیوەندی هەبی بە ئەشخاص و بە بەعزە کەس و بە ئەوانە. ئەوان لۆ بچن بە قەستی لە کاکە دریس ئیجازەت تەڵەب بکەن. تێگەیشتی لە مەقسەدم بۆ ئەوە قیادەی موقەت مەوجودە، نوێنەری هەیە، ئەوە کاک مەسعود هەیە لە سووریا لەگەرتان دانیشتیە، نوێنەر لە سووریا کاکەریم شەنگاری بوو، کە غازی زێواری بوو، ئەنگۆ لۆ تەڵەب ناکەن. ئێوە ئەتانزانی ئەوان بە چ مەبەستێکیان و بۆچیەن و ئەو هێزە زۆرە؟ تەبعەن سالیان کردبوو بە عەشائیری دوو عەشیرەی کوردی تورکیا بە ژیرچیەکان بە پنیانشەکان خەبەریان وەرگرت بوو کەوا دەتوانن بێن ئەمە لە ناو بن. دومین خۆیان ئستا زۆر کەسیان مایە حەز دەکەی لە سەید کاکە، لە مامۆستا سەلام، ئەوانەی شاید بووینە کۆبوونەوەیان کردیە مەبەستی ئەوەی هاتینە. عەلی عەسکەری ئەترافی کرد کە دانیشتنەکەی لەگەر سەددام کردیە. لەکوێ ئەترافی کرد؟ لە هەرچێ ئەو کاتێک کە لایەوە ئێمە ئەوە بوو. بەڵێ تۆ بۆ خۆت شایەتی لەوە بەشدار بووی؟ قسەی کردی باشە بەحسی ئەوەی کرد زۆر بە ئارامی، زۆر بە ئەوەی دیتنی بۆ سەددامی. گوتی چوومەکن سەددامی لە هەلیکۆپتەر لە سیدەکانەوە بردیتیانە کەرکووک، لە کەرکووکی نازانم بە ڕێگایەکی و گەشتیتە بەغدایە لەوێ دانیشتێ و ئەوە سەددامی دیوە لەسەر مێز دانیشتینە هەردووچیان بەتەنێ. یعنی حتا ئەو شتەشی بەحث کرد کە کۆکەیە یان شەربەتە چێ هاتیە ئەو دەستی ئەوە کردەوی کن سەددامی بۆ ئەوێ ڕاکێشایی بخواتەوە سەددامیش پێکەنێ گوتی کورد بێعەقڵە، من ئەگەر بتەوێت و ژەر بدەم ئەو های دەکەم یان ئەو هات دەمرێنم، 1000 ڕێگای تر هەیە. بەڵام باوابی نەتیجەی گفتوگۆیەکەیان ئەوە بووە سەددام لە ئەخیری گۆتیتی ئەمن لەو فترەی 7 ساڵەی زۆر شت دەربارەی کورد فێربوویمە، زۆرم خوێندیتەوە، خەبیرم هینایە. کورد دیسانەوە لە گەرنگۆ ڕێککەون ئەنگۆ بەجاش دەنەشرێن، پێتان دەرێن جوحوش، جەماعەتی مەلا مستەفاش دەبنە قارەمان و پێشمەرگە و چووکە لە شاخن و تفەنجیان پێەیە. میلەتی کورد حەزیان لەوەیە. ئەنجا یان بڕۆن اتفاقیان لەگەرکەن پێکەوە وەرنەوە، من نامێت لەگەر تەرەفەت اتفاقکەم تەرەفشتر شۆڕەشم دش بکە، یان لە ناویان بن و وەکو بیستیتم ئەوان زۆر نینە. ئەو های پێگوت ئەویش هات بۆەوە قسەکەی کرد بوو بۆ کۆبوونەوە
بڕیار درابوو کە بێن هجووم بکەن هەندێک کەس اعتراسی کرد دکتۆر مەحموود شایدی ئەو کۆبوونەوەی ئەگەر زارێک ئەوە دەگەر کرد بەحسی دەکەن زۆر لەو کەسانەی کە هاتنە لایمە و ئەوەی بەمەیان کرد دکتۆر خالیدی ڕەحمەتی مامجەلال بە دیاری گۆپاڵەکی زیوی بۆ دەکڕین لە ئورمیە دکتۆر خالد عەسەبی دەبدەرێەوە وەڵڵا ئەگەر کەس نەیە من خۆم دەچم بە تەنێ شەڕیان دەکەم دکتۆر خالی وای وتۆی عەلیەسکەری نانە دکتۆر خالید گۆپاڵەکەی لەبەر دەدا دەشتێ گۆپاڵەکە ینی خۆیان بۆ مەیان بەحز دەکرد چڕوویدا چڕووی نەدا و بەبێ برێن زەخت و بەبێ ئوسلوبی ناشیرن و بەبێ ئەوەی چونکە ئێوە لەوانتاندا کە هاتن یا ئەوان لە ئێوەیاندا کە ئەوان هاتن ئەمە ڕێگامان لێک مەسەن من لەوەی لە ئێزگەی خۆم هەموو ڕۆژێ بەیانم دەردەکرد بە سەراحەت بۆ عەشایر و بۆ خەڵک چونکە قزیەکە لە عینی وەخەت عێراقی ئەمە خەبەرمان بۆ هات هجووم دەکاتن ئەوانیش بەناو عومقی تورکیادا چوو بوون یعنی ئەمن ئێزگەم مەسەلەن نێزیک حدود بوو ئێزگەکە زۆر بڕیەکرد دوو کیلۆمەتر بابرێن لە حدود لە شوێنێکی دوور بوو لەو بەری ئەوان 10 کیلۆمەتر داخل حدودی تورکیا لە بای بەوراغ و بە ئەوە گەیشتن ئێجەیشی تورکی قابلە ئاگادار نەبێ ئەو قووەتە چەکدارە گەورە هاتیە بە کن گەبەردا چونەوە ئێستا بە تورکی پێدرێن یەکسگۆڤا لە گوندی سۆرانسەر پەڕی بوونەوە ئاخر زۆر ئەجا پێشێ بگەنەوێ بەبێ پیلان بەبێ ئەوە هاتبوون لە قەندیل ژمارەی زۆریان هەر لە برسان مردبوون بەعزەکیان بەر ئەوەی کەوتبوون کە هاتن خەبەر هات اتفاقیان کردی لەگەر چەند عەشیرەتی خۆش دەزانی عەشایری جێگای باوڕووی ئەوەی نییە دیارە بەزە عەشیرەتانە لەگەڵ ئێوەش بوون و لەگەڵ ئەوانیش بوون یا ئەو عەشیرەن دیارە وعدیان پێدرا بوو چەک لایوان عملە بوو عملەی ساعیبە بووەوە ئەتوو دەمارچەک بە 200 دینار بوو 200 دینار ئەو وەختە ئەوە پارەی 10 سار پێی دەژیان